هونەر و گۆرانی ڕەسەنی کوردی ڕادیۆی ملی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان. بۆ ڕیکلامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارە مۆبایلی 0770 470 52 64. ڕادیۆی میلی گەڕیان دەنگی زوڵاڵی نەرمەندان. بەڵێ بیسەران و بینەرانی بەڕێز، بینەرانی کەناڵی HD گەڕیان، بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان، ئەم یەکشەمەیە شاتمەوە خزمەتان لەگەڵ ئەم پێڕە هونەریە جوانە، لەگەڵ ئەم هەموو هونەرمەندە بەڕێزە. زۆر خۆم بە خۆشحاڵەزانم لەگەڵ هونەرمەندی خۆشەویست، لەگەڵ پێشمەرگەی دێرین کاک ئەحمەد دەروێش. کاک ئەحمەد زۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس دەکەم. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ بەڕێوەبەری ڕادیۆی میلی گەڕیان و تەلەڤیزۆنی HD ئەویش هاوکاری کردین وەکو جارەکانی تر. کاک جەزا زۆر بەخێر بێ. وەرە وەڵا ئەرە کاکە کواکڵاوەکانیەوە برا بابردی کاک جەزا تۆش بەخێر بێ، دەسوچاوە خۆش بێ، عەزیەتە دەین، مەمنونی. کاکە ڕەحیمی باڵەبان پێشمەرگە ناسراوەکەی ڕادیۆی میلی گەڕیان، کاک ئالان ڕەفیق بەقەی دنیا سپاس دەکەم. زۆر مەمنونم، عەزیەتی کێشە هەردوو چاو ماجەکەم. بینەرانی بەڕێز، هەڵبەتە کاک ئەحمەد دەروێژ یەکێکە لەو هونەرمەندانە کە مۆرتی سلێمانیە جەنابیشیان و عایلەیەکی هونەرین هەر هەمویان. ڕێز و سڵاوم هەیە بۆ خانەوادەکەش ئێرە و بە تەواوەتی ڕووناکردەوە. داوای لەبوردنەکەین، هەڵبەتە سەوتەکەیەتەوە بۆ من دابانجیان لایە بەم جارە. ئەمڕۆ هیچ تاخیر نەبووی، ڕێک لە کاتی خۆیان بوو. لەمایانە شانسە هەیەتر نازان بۆ دوایی بەس دەشوتیە شانسەمەوی سپیە نەباب ئەوە شانس بەخوا ئەمڕۆ هەچی سەیرەکەم شاها پشکور شانسە باشە وای بۆ بەس عینە کەشی لەبیر چوو و عینەکەیان بەپەلە بۆ کڕی ئەمەیان بەپەلە بۆ کڕی. دەستی کاکە بابانی کۆیش خۆش بێ، زۆر بەخێر بێ. پێوێتە خۆشەویستان، ڕێزی بێپایانم هەیە بۆ کاکە حەمەومینی جوان، کاکە حەمەومینی گوڵ خزمەکەی خۆم پێنجێنی ئەمڕۆ لایفەکەی بۆ شێر کردوین. سپاسی کاکە دابانی گوڵەکەم، سپاسی کاکە محەممەد تاریقەکەم. ئەمایان دابانە کاکە ئەحمەدجان، ئەوەی تۆ بابانە دەست و چاوتان خۆش بێ. زۆر سپاسانەکەم، ئەبین بە عەزیەت بۆ جەنابیشتان. کاک ئەحمەد بە من پرسیاری هینم نییە زۆر بۆ نمونە تۆزێ باش تۆ یەک دەقە ماڵاوە بڵێ زادی پیرەمێرد وەساوی لەگەڵ شابجان بۆچی کەم دەرەکەوی لە ڕاگەیاندنەکە؟ وەڵڵاهی ئینسان کەم دەرکەوێ هونەرمەندەکان بە تایبەتی، چووکە کە زۆر دەرکەوتی لەگەڵ ڕێزما زوویش بەسەرەچی. بەڵام ئەوەیە کە ئەوەی ئێمە لەخوا بە زاویە سڵاو و ڕێز و خۆشەویستم بۆ بینەر و بیسەر، چاوی هەمویان ماچەکەم بینەر و بیسەری هەرچی کەسێکن. بەڵام ئێمە وەکو خۆمان بینەر و بیسەری تایبەتمان هەیە. ڕاست چاوی یەک بەیەکیان ماچەکەم حرمەت و ڕێزم هەیە بۆ هەر هەمویان. ئەگەر زۆر دەرکەوتن بەڕاستی زوو بەسەرتەبە، یعنی ناخۆش ئەبێ. ئەمە کاتی خۆی ئەگەر سیدێکیان دەرەکەنا ها لە نوسخەی یەکەمەوە هەبوو هەتا 16 هەموو دوو ڕۆژجارە نوسخەیە کاکە نابێ، یعنی کارێکی وا بکە کە خەڵک تامەزرۆت بێ، کە بینەر تامەزرۆت بێ، کە جۆگەر حەزبکا بەرنامەیەکە دەبینی. ڕاستە زۆر ڕاستە. دەست خۆش بێ بە هیوای ئیشەڵا سەرکەوتن و شتی باشتر و
شتی چاکتر هەڵبەتە ئەم ڕادوێ هی خۆتانەوە پێویست ئەو ماڵی هونەرمەندان ئەمن ماڵی هونەرمەندانە پێویست بەوەش ناکات لەگەڵ ڕێزم یعنی دەستی تۆیش و کاکجەزایش و ژەنیارەکانیش خۆش بێ سپاس و ڕێز بۆ برانەی پشتی کامێرا و مۆنتاژ و گەێنەر و هەمووی تر بەعام زۆر سپاس بۆ جەناب ستافەکە بەعام خۆشحاڵە کردین بەقەی ئەم دنیاە بەرز بوومەوە کە جەناب هاتوو بە بەلای ڕێستانەکەم ئەوە ئەرچێکی سەرشانمانە بەکاری بێنی زۆر سپاس زۆر سپاس دەکەم پامێکە ئیگەێنی هەڵبەتە ئیشەڵا ئەوە چەندانەیەکم بان کردوون بەڵامی تر لەم وەرزەی ترە مەجموعی ترتان ماوە ئەوانیش خۆ ماشەڵاتان هەمویان 50-60 بنخوانەتان ئەو خوایە خەڵکی دەنخۆش دەنگ ناخۆش بان مەکە واللهی شاب کاکە بابانیش بانەکەم هەڵە ماوە تا ئەو مەسبە حەوەی تر بزانین کورە بەهێز ماوە کورە زۆر ماوە ئیشەڵا هەمیان بانەکەم تۆ با جارە بچینە لای یە گۆرانی خۆشت و دوایی ئەچینە مەوزوع و بەسەرهات و پەیوەندی و طيب بێ بەگەڕیان دەست پێ بکەیت أنا قريب لمن زيد أقريب لمن زيد بدردي دل بصور يمي قر جهنم لمن فركا قر جهنم لمن بركان بوسيني بدني جنابي أسكو ما دجل أبي أسكو بعد دجل لهردو دنيا محزون بي جنة المأوى بوزنو جنة المأوى بوزنون أبي كوثر بمزنون أمان
حاجی کاگەحمەی شێخە بە خێرەیتەوە ئەهی بۆ خاتی کاگەحمەی شێخ سپاس دەکەم برا ڕۆ نەکەم ماشەڵڵا ئەوە کاگەرجومەنە ڕیشە ڕێزمان بۆی هەیە کاکتوانە ئەڵێ باو کەڕۆ لەو بولبولە وەڵا برامنی ژەڵەم بولبولە کاکجزا دەستخۆشی بۆ جەناب کاک ڕەحیم بۆ جەناب کاگالان زۆر زۆر سپاس بەڕاستی تەنسیقێکی جوان و مۆسیقایەکی خۆش بوو چێمان لەگەڵە بابە جان سایقی دەبابە باش پەیوەندیەکە پسا باوک بێتەوە تاوان کاک جەزا من و کاگەحمە و نازانم بڵێم هاوڕێین براین کورە وەڵا حەز لە چێوەیان زۆر تێکەڵین دەمێک شێ با بڵین هەر بە حکمیم ئیشە و بە حکمیەوە ئیتر چۆنەڵی عیلی وەڵی بە قوربان کاک جەلالجان ئێمە بووین بە چەولە میتر لەگەڵ زۆر کەسا تێکەڵین وەڵا خۆ جاری وا هەیە شەق و زلەمە خوار کە لە حەفلا هاتمەوە زوو ئەوە زوو بوو ئەوە زوو بە شەرەف ئەو شتانەی لەسەر حەقە ئێخۆ هیچ جارە من ئاواز لێ بۆ ئەوەی باش وەکو ئالان و کاکفەرێت هەڵبەتە من ئەم و مامەدڵە زۆر تووڕاکەم ڕێزم بۆی هەیە کاک دڵشادی قەساب کە ئەچم بە بەردەمیانە ئەمانەوەسن ئاوە باڵم ئاوا لێکم وڵم شەڕ ڕێشتێ نییە تاوان ڕاژەکەم چکە هەیەن بۆم هەردووکمان لەگەڵ کاگەحما لە دانیشتنێ بووین شەوەکەی هاتینەوە درەنگانێکی شەو بوو با بڵین بەیەکەوە بوون لەسەر شەسیەکە بەسییان لە یەک دانیانەیە وەڵا ئەحمەدیشتی ئاهێواشی کەرەوتم بۆ کاکە وتی تۆ ناڵی بەم ڕۆژگارە شەڕ ڕێشتێ ئەوە شەڕ ئەگەر پیاوی دابەزە و ئەها بە یەک بەسییان لە یەک دانایەن کاگەحمە سوحبەتە وتی بەسەری باوکە سوحبەت نییە دابەزە کاکە کۆڵ بە برام کابرا ناناسم بابە بە کەس ناوێرم کاگەحمە و هەنجێکی بووکو زاوامان نەبوو لە باخی بەختیاری جا شەهاب وەکو هەر لە دەستپێکی بەرنامەکە شاوتم ئەم پیاوە پێشمەرگەی دێرینە و ئێستش جەنابی کارمەندی یاسایشی سلێمانی هەموو کات پێشمەرگەی کوردستانی لەشی ساغ بێ تاوان حەفلەیەکی زۆر قەڵەباڕ بوو پۆش بوو کاک جەزا خەڵکیش هەڵەپەڕی چاک بەڵام ئیترە و کاتە خۆ باویەوە بوو شابا شەرە هاو شابی ژووتی جەلالەوە بۆ تەبەڕوع نایە وتم کاگەحمە گیان چی بێوتی بۆتم دەمانچەیەکە کردو ئابێرێتەوە کە گۆرانی ژەڵی ئاوە سەیری خەڵکەکاڵی کتابی شۆڵتەوە هێناوە بۆ خەڵک آخر وتم خۆ کابران ناوێرێ هەر نزیکەکەوێ ئێستا پارە باتێ وتم مردوو نەمرێڵی تەبلیغ هێناوە دە تۆزە پێکەنەوە دەمانچەیە بکە بە پشتەوە کاکە بۆ خاتری خوا کاگەحمە و برای شیرینی منە برای ئەزیزی منە دووشتم لەسەر عامر هەیە هیوایەتێتی شاب هەڵبەتە لەم شوانەیە کاک جەزا لەگەڵ ئاودێرە چن بۆ شەوە ئاهەنگ باشە زەلامێک ئاوا پارەیەک لوولەکە تاوان دۆلار هەمی سەوزە ئەیکا بە گیرفانی عامرە عامری ژەڵە دەنگمەکەەوە $100 هاو ئاودێری ژەڵە بەشمەڵە بەسی سوڵحەکەی ئەڵێ وەڵا سیا بە ئاودێر و کە گعدەکە تەواوە بێت جیاسکەوەکەنەوە کاکە عامراوەکە $1 تەلەفۆنەکەڵە کاکەی دەمە 15 بەرەوە ئەڵێ بەخوا چکەی ناکەی هەر عینی شت داماوە شانسی نییە بۆ سبەی شەو بە هەمان شێواچێت قوربەسەرت لە حوتی وارە و توێتی بۆ 12 شەو یەک زەرفیان جوان بۆ پێچاوەتەوە کە پسییان کردووانە بە جیفانی عینی شت قوربەسەرە کەیێتەوە بازار سەیرەکەویش 5,000 تمەشە ویلا دڕای چاوی عامر ماجەکەم عامرم خۆشەوە ڕێز و سلااومەیە خۆشەویستان ئەرە ڕقەمەکان لە خزمەتان بچووکی دەکەن چەند ڕۆژێکتر یادی سیوێک ساڵی ڕاپەڕینە کەیتر ڕاپەڕی خۆتان نەزان ڕاپەڕین شاری سلێمانی کە ڕاپەڕی کاک ئەحمەدی شەکەلەوانی کە سیمبۆلی ڕاپەڕینە لە فلیمە دیکۆمنتێرەکە هەیە کە ئەم ئەچێتە ناو پاسەکانەوە بە تەسویر هەیە کاڵێ خەڵچینە ڕاپەڕین و ئەم مەفرەزەی داناوە یەکەم لە دەستپێکی شەرارە و یا بروسکەی ڕاپەڕینە کاک ئەحمەد دەروێش دوو هونەرمەندیەمەی تەیە کە شانازیان پێوەکەین هەموو ئازادە ڕۆژ هەردووکیان ئەمانن کە دەستپێکی ڕاپەڕینەمان لە شای سلێمانە دەستیان پێکرد بەزەم خەتەریاتێکی تریشیە بێژگەرەوە انتیفازەی دووەمەوە وەفد لە بەغایە بەحساب بەگە حکومەتدارەکەم لێرە انتیفازەی تری دوو قڕیکە بەسەوە وەڵی کاک ئەحمەد من ئازادە ڕەش هونەرمەندی خۆشەویست کاگازار ڕێزم بۆی هەیە برای شیرینمە زۆر هاوڕێ بە چاوی تۆ وتی نەکەزی عازیاوی نەتەوتی بە شەرەف ماحە دروستی کرد بەس مەکە انتیفازێکی تری خۆڵقان لەسەر من شانازی پێوەکەم بە کاگازات و ئەو پیاوە بەڕێزانی کۆنەوە بەڕاستی ئەوانە هەتا ئەمرن ئەوانە سیمبڵن ئێمە شانازی بە جەنابتەوەکەین و بەو پیاوان بەڕاستی هەتا مردن کاک جەزا
لەسەرەوە مەوزوعی کاگەحمەوە منەمەوێک ئاماژە بۆ بینەرانی بەڕێز و بۆ ئەو خەڵکێکی زۆر با بڵین نامەمان بۆ ئەنێرێ ئەم پرۆژەی کە ئێستا بەدەستەوەیە با بڵین وەکو ڕێکخراوی سەرۆکی ڕێکخراوی هونەری میلی ئەم پرۆژەیە تا ینی ئەگات بەکوێ نابێ بە ئیشەکانی جاران و پێشترمان کۆمەڵی هونەری میلیەمە ئەوە بەم ساڵا پێێنە 12 ساڵی دامەزرانمانەوە ئەمام 12 ساڵەوەی کە بۆمان کرابێ هونەرمەند یەک سوکاتی بە هونەری میلی کردبێ پێناسەمان لێ سەنگدۆتەوە سزامان ناوە پێناسەمان بۆ نەکردووە چەندی هونەرمەندەیەک ئێستا بەخۆێنەوە نەزن ئەڵێ من ملیۆنە ڤیوم هەیە بەڵام بەداخەوە ناتوانێت خاوەنی پێناسێکی هونەری میلی بێت شوێن بۆی ناکەین ئەوانە هیچ شێکیان لە ئێمە ناڕات بە هیچ شێوەیەک نەپژگیریان نەکەین لە هیچ شوکارێکی خۆمانە بەژاریان پێکەین یعنی ئەمە توانیمانە بەشی خۆمان ئەومان کردووە لەلایەک تریشەوە کۆمەڵی هونەری میلی لە ئێستاە بە پێ وەڵانانی کە پێمان نیراوە هەوڵین پرۆژەی نیشتەجێبوون بۆ هونەرمەندانی میلی دەستەبەر بکەین ئەمڕۆ من لە گفتوگوۆیە بووم لەگەڵ کۆمپانیەکان و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بۆمانەکەن ماڵیان ناواگەن ئەشکن هەر ماڵیان ناواگە ئەوەی چێکە لە بەڵانەکان کە دڵمان خۆشگا دووەمیشان لە ئێستاشە ئەوەی کە بە پێی توانای خۆمان توانیمانە ئەم کەناڵش بخینە خزمەتی هونەرمەندانەوە پێشتر هونەرمەندانی میلی غەدرێکی زۆریان لێکرا هەندێک کەناڵمان نبینی بەس کەناڵی 5-6 دەموچاوبوون لە ئەوروپاوایان هێنانەوە ئەیتر هەموو مەسرفێکیان بۆ کراوە بەرچاوی هەموو هونەرمەندەوە ئەمانش بەس زووخاوەکەیان بۆ مایەوە شاب خۆی شایەتە کەناڵی 5-6 کەس بووە کەناڵی هەموو میلێت نەبووە بەڵام ئێستا سوپاس بەخۆیمە بۆ نێم کەناڵی خۆمان هەمویان بەسەرەکەینەوە هەم بە ئەرشیفیشەکەین ئەم هونەرەش ئەرشیفەکەین و خزمەتی هونەرە میلیەکەشەکەین ناژێت اینجای تر کە سوکاتی بە هونەری میلی و هونەرمەندانی میلی بکە باش ئەو ڕۆژەی کە برای بەڕێزم کاگۆران ئەندامی پەرلەمانی کوردستان هەڵبەت هات بۆ ئێرە ئێوە زۆر گفتوگۆتان کرد منیش تۆزە لێتان تێگەیشتم ئێوە ئەتانەوێ ئەمە بکەن بە مؤسسەیەکی چۆنەڵی ئیجباری قوربانجێ خۆمان هەر مؤسسەین بەڵام ئەوەی کە تا ئێستا جۆمان لێ نەگیرەوە من ویستم کاگۆران پێگەکەی بەکاربێنێ بە پێی یاسا چکە هەموو شتێ لە وڵاتەیە بە یاسا بێ بە دەستور بە یاسا لەناو پەرلەمانە بکرێ بە پرۆژەیاسا داوایەوەکەم ئەو پرۆژەیاسەیە جێبەجێ بکرێ ئەو شوێنانی کە ئێستا سوگادی تیاکرێ بە هونەرمەندی میلی و یا هونەری میلی پێشێنرێ بە تاکە پێڵاو هاوێشتن و بە کەلیماتی سەخت و ئەمانەیە شوێنانە یاسادامرێ سنوودار بکرێ مۆڵەتی گروپ و تیپە هونەرەکان زیینو بکرێتەوە خۆتان بیرتانە ساڵانێک لە هەموو سیستێمانەیە 15 مۆڵە دیرا بوو بە 15 تیپی مۆسقا کە وای نەبوو بچنە بۆنەوە تایبەتەکانەوە مۆڵەتی وا بوو 1 دەفتەر دۆلاری کردی ئێستا فەوزایەک ئەمانەیە یاسایانە زیینو بێتەوە کە ئەحمەد دەزانێ ڕێزە بوو حرمەتە بوو هەیەکەی کە لە جیپانتا بوو هەموو کەسێ پێی نەبوو ئەبێ ئەو سنوورەدانینەوە بۆی کە هونەری میلی جوان بکرێتەوە هونەری میلی ئەمە هونەری میلی کاکە من تەلەڤیزیۆن ڕەشوسیبی بووە خزمەتەکە شابجان تۆ چەند ساڵە هونەرمەندی میلی چکە بە هەموو معنای هونەرمەندی میلی ئەحمەد شەماڵ هونەرمەندی میلی بوو کاکە لەگەڵ ڕێکێکا یەک تەلەڤیزیۆنی تیا بوو ڕەشوسپی من گۆرانی مەبوو باش دابڕانی پێشمەرگاتی ناڵ کاگ ئەحمەد خەجاڵەتم بە ئەو پەیوەندی کاگە من وەرگرم ئێستا ئەچینەوە ناو کاگە من گیان لە ئەڵمانیاوە برای شیرینی من و با بڵێن ئەندامی ڕادیۆی میلی گەڕیان خاڵێ من گیان بچووکەتە نەزانمان بکات کاک جەلالجان برای بەڕێزی کاکە من گیان بە قوربانم کاک جەلالجان ئێوە خۆشەویستن ڕێزی تایبەتمێ بۆ جەنابێت بۆ مامەجەزا بۆ کاک ئالانی زارب بۆ کاکە ڕەحیمی باڵەبان و بۆ لە کاک ئەحمەد دەروێش زۆر سپاس خاڵێ من گیان برای بەڕێزی قوربانم دەست و چاوی هەموو لایەکتان ماچەکەم ڕێزمێ بۆ کاکە دابان و بۆ تەواوی خۆبەخشانی ڕادیۆی گەڕیان بۆ جۆگروپی سەرەکانی کاک جەلال بەڕاستی من هیچم نییە جگە لە دەستخۆشی بۆ جەنابتان بەڵام ئەو پرسیاری کە لە جەنابێت بۆ کاک جەزا و کرد ئایا کاک جەزا ئەو ئەملەی کە بڵین دەستی دەکردو بە پاکردنەوەی هونەری میلی بۆ سەر ڕێچکەی خۆی ئەوە تەنها بە کاک جەزا ناکرێت پێویستە هەموو هونەرمەندان هاوکاری بن بە تایبەتی هونەرمەندە بە ڕێز و ئازیزەکانی ڕادیۆ میلی چوو یەکەم کاک جەزا بە ئیشەکانی خۆی جێبەجێ بکە ئەگەر هاوکار و پشتی نەبێت هیوادارم هونەرمەندان پشتی کاک جەزا بن بۆ ئەوەی کە ئەو شتە جوانەی کاک جەزا دەستی یاوەتێ تا سەر بڕوە و هاوکاری بن بەڕاستی کاک جەزا کەسێکە لە هەر دڵسۆزەکانی هونەری میلی جێگای پەنجەی دیارە کە من دەجار وتومە کاک جەزا ئامادەی دەربڕیەوە لە هەموو جێگایە کە تەنانەت بۆ هونەرمەندەکانیش هەوڵی ئەوەی یاوە یاخود باخچێ بک بەناوە یاخود پەیکەلیان بۆ بکرێت کە ئەگەر بە کاک جەزا بێ من قەناعەتم وایە خۆزگا کاک جەزا یەکێک وایە لە ئەندام پەرلەمانەکان
بۆ هونەری میلی یاخود بۆ تەواوی هونەرمەندان ئەم دڵنیام لۆی کە کاک جەزا هونەرەکەی زۆر زۆر بە پاکی و بە بەڕاستی بە جورئەتەوە ئەیتوانی لە پەرلەمانیشا دەنگی ئەوە بدا کە هونەر دەبێ پێویستە هونەر ڕێچکەیەکی نەتەوەییە. من دەستخۆشی لە کاکە جەزا ئەکەم وەکو دیاریش بوو بۆ هونەرمەند کاک ئەحمەد شەما باخیان کردەوە بۆ چەندەها هونەرمەندیکە ڕێز لێنانیاننا. پێویستە لە ئێستاە ڕێزێکی زۆر زۆر تایبەت لە ڕێگای حکوومەتەوە بۆ کاک جەزا ساز بکرێ و ڕێز لێنانێکی بنێ بۆ ئەوەی کە خۆی تاوەکو زیندووە لەبەرەوەی ئەم هونەری زۆر زۆر پێش خستووە. دەست و چاوتان ماچەکەم هیچم نەما بۆتان هیوان سەرفەرازی و سەرکەوتنتانە. زۆر زۆر سپاس بۆ کاگێ. من لە ئەڵمانیا و ڕێز و سڵاومان هەیە بۆ هەموو کوردانی تاراوگە. دەست و چاو خۆش بێ بەڕاستی و شەکانە هەتا بڵێ جوان بوون لە شوێنی خۆیان بوون. دەست خۆش بێ وەکو پرسیارەکەی کاگە من کاک جەزا ئێمە خۆمان هەر هەمومان بە هەموو شتێ پشتگیری دەکەین و من چەند ڕۆژیشە حملەیەکم دروست کردووە لە ناو هونەرمەندەکانە پێم وتون تومە کاکە تو خوای گەورە دوور لە حیزب دوور لە سیراعی چۆنەڵی شخصی واز بێنن ئەم پیاوە کە هەستاوە لە پێناوی هەمومانە ئەماکەن. خۆشایەتی من تۆ لە دوو بەرێ جیاواز بەڵێ ئایدیا جیاواز ئەو کاتە لە دوو حیزبی جیاواز ئیشمانەکە بەس هیچ کاتەوەم نەخوێندێتەوە بیر دێت ینی ئەمە کە بۆ نێکی نێتەوەیەتی هاتە پێشەوە بۆ نمونە یادی هەڵەبجە هەموومان بێکەوە یادەمانە کرد لەبەرەوەی هونەر زۆر لە هەموو شتێک گرنگترە. ئەوە حیزبوانە بیر و باوەڕێکە لە ناو خۆتە عیلاقەی نییە بەسەر ڕنگ نابێت ڕنگ باتەوە لە هونەرەکە تا لە ئیشەکانی ترنا ئیش ئەوە ئیشی کاری ڕێکخراوی حیزبی ئیشێکە ئیشی هونەریش ئیشێکی ترە. من کە ئیشەکەم بۆ هونەرمەندان بەبێ جیاوازی بەبێ بیرکردنەوە لە گەرمەی ئەو پەڕی ناکۆچەکانی ململانەی بینی حیزبەکانە بۆ من کاکەریم گوڵانی بانکرەوە بۆ بەرنامەی خۆم کاگۆرانی زیاتم بانکرۆتە ناو بەرنامە خۆمەوە جۆمان نێوەتەوە شتانە دڵنیا بە بێهروەش بکەین. من خۆم گەورەترین یارمەتی دام کاتێکە دامەزرا کاکە جەلال ببوورە بەخوا مەقسەمەوە نییە بەڵام مەبەستم چییە ئێمە هونەر لە شوێنێکی تریشدا مەزرا ئەم هونەرمەندانەی خۆمانەوە کاک ئەحمەد شایەتە ئێمە هونەرەکەمان نیشمانەوە بێ بە هونەر سیاست ینی ئەو یەکتر قبول نەکردن کەسێکتری خۆش ناوێت کاکە جاران نابوو کە من تۆ هونەرمەند بە پارە نازانم ئەومانەی بەم گۆرانیانە ئەو ڕقوچینە بەڕایەتی وشتە ئێمە دەرمان هەیە لە باتی سەرۆت و سامان خۆ ئەوەی طبعاً بە هیوای ئەوەی ئینشەڵڵا هەرچی هونەرمەندی کوردستانە کە بێتە سەر خەت لەگەڵمان سوێن بەخوا ئەم مەوزوعە نە مەسڵاحەتی جەزای سازە نەفلانە و نەفلانە ئەمە لە مەساڵحی هەمومانە. ئەم پیاوەش کاگۆران نووسیوێتی ئەڵێ ئەگەر بتوانن تۆزە یوتیوب سەیتەرە بکەن ئێمە سەیتەرەمان بەسەر یوتیوب بۆ ناکەین. حکوومەت بەس حکوومەت ئەمە حکوومەتە قانونانەی کە نووسیمان بۆ کە بێکەوە ئەو یاداشتانی کە کاگۆران ئینشەڵا بیگەێنێ ئەکرێ بە فلتەر ئەوانە هەموو چارەسەر زۆر باشە دەستخۆشی بۆ کاگۆرانی زیوات و یاخوا لەشی ساغ بێ لەگەڵ جەنابەت و هەموو هونەرمەندانەیە. کاک ئەحمەد خۆشناوەتی ئەدمینی هەرچی پەیج و کورە تەلەڤیزۆن و دار و بەردی گەڕیان بە قوربانم کاک ئەحمەد گیان تۆ باشی زۆر زۆر سپاس تۆ برای ئێمەی قوربانی ئێوە بە خێراتنی یانەوە ڕزەکانم دەکەم یاخوا سەرکەوتوو بن وەڵا مامە جەزام سەرەتا نەناسیەوە حەدم نییە بابێەوە برا گەورە زۆر لە لام بە هونەرمەندێک دەستوو بەزای بەخوا تازێک دیقەتم کرد مەخوا ئەو نییە مامە جەزا یاخوا لەشتان ساغ سەرکەوتوو بن ئینشەڵڵا بەردەوام بن لەگەڵ تۆیە خاڵە ئەحمەد گیان قوربانی ئێوە بم. وەڵا لە کۆمێن نووسراوە کاک ئەحمەد دەروێش نازانم باسی ئەو ڕۆنە ڕەشەکە بکە بە کلاسەکانی کەوتووە چییە کۆرەشتی پێجێڕمەوە ئەمڕۆ خەمە نەبێت کاکە قسەی خۆش با تۆزێک بڕوە زۆر باشە ئیشەڵایە سەبا گۆرانیەکەم بۆ بڵێ دوایە چمە لای خۆی من ئەمڕۆ زۆر هین ناکەم لەشتا ساغێ سەرکەوتوون کاتێک خۆش بێەوە وەریەگرم. سپاس بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی ڕێز و حرمەتمان هەیە بۆ تەواوی خەڵکی هەولێر و بە پایتەختی کوردستان. کاک گۆرانمان لەگەڵا لەکوێوە یەک تۆسپەلە مەکەن بە ئەو پەیوەندی خەجاڵەتم وەرگرم کاک جەزا. کاکە گۆران جانی من کاکە خەڵک نووسیوێتی ئەڵێ و کڵاوە زۆر ناشدی نەبێت زۆر جوان کاکە گۆرانجیان گیان کاک جەلال کاتتان باش هەموو کاتێکی باش تۆ باشی بە قوربانە بم. ڕێز و سڵاوم بۆ ئەستافە جوانە لە کاک جەلال و هەتا کاگالانی زەر زۆر زۆر سپاس.
من ڕێزم هەیە بۆ هەموو لایەک من گۆران شێ سدیقم کاک ئەحمەدیش و کاک جەزاش لەوانەیە هەر بمناسن سڵاو و ڕێزمانەیە بۆ جەنابەت کاک گۆران. وەڵی کاک جەزا لەسەر ئەو بابەتەی کە وروژانوتە بۆ هینی گۆرانی ملی من حەزەکەم لێرە یەک شتێ بڵێم ئێمە من لە سەرەتاکانی 2004ەوە کە ئێمە گۆرانی میلیمان بڵاو کردەوە لە یوتوب وابزانم من کە سێم کەس بووم لە دوای دوو کەسی کە ئەویش پورزایەکی کاروان شارەوانی بوو بەداخەوە عنی ئێستا یوتوبی ژوای لێ هاتووە هەچی ئەو شتە ناشرینانەی کە بڵاوێکەنەوە گۆرانێ میلێ ڕاستیەکانیان عنی داپۆشیوە ڕاستە لە سەرەتاوە ئێمەکە ئەو گۆرانی میلیەکان کە هەمویان بڵاو بوونەوە لە گۆرانی زیبات و قادر مۆریاسی و هەموو ئەو کەسانە بەڵام بەداخەوە ئێساوانە هەمووی شاراونەتەوە ئێستا حالیان فۆلۆڕێکی زۆر زۆریان بۆ خۆیان زیاد کردو شتە ناشرینانیان کە بڵاو کردوێتەوە شتە جوانەکان هەمووی عنی داپۆشراوە هیوادارم توانن ئەوەش دەستە بەدەرکەن یعنی جاریکە ئەو شتە جوانانە بێنەوە ناو سایتەکانی ئینتەرنێت. بەڵێ بەڕاستیەکەی عنی ئێمە ئێستا زۆرمان پێ ناخۆشە کە ئێمە شاراوینەتەوە ئێستا ئێمە ناتوانین عنی وەکو جارە ئەو شتانە بڵاو بکەینەوە. ڕاستەکە هیوادارم کاک جەزا بتوانێت ئەو شتانش بگەڕێنێتەوە ناو سایتەکانی ئینتەرنێت و ئینتەرنێڵ ئەم شتە ناشرینانە بڵاو بێتەوە. پشتیوان بەخوا پشتیوان بەخوای گەورە کا گۆران گیان ئیشاڵڵا کاک جەزا لە هەوڵایە و هەمووشمان پشتگیری یەکەین پشتیوان بەخوا. بەڵە ڕاستەکەی دەستان خۆش من هیوادارم سەرکەوتون هیوادارم کاک ئەحمەدیش ئەو گۆرانی حەبیبەخەمان پێشکەشکە چونکە من یەکەم جار بووم کە ئەو گۆرانی حەبیبەخانم بڵاو کردۆ لە یوتوب بووی دەستی خۆش بێ زۆر بەداخۆ هاکیان کردم وەختی خۆی خواوە بگرێکە هاکی کردی ئیشاڵڵا لە بەرنامەیان نەبووە گۆرانیە بەڵام ئیشەڵای خێنە بەرنامەوە هەردوو کۆپلەشمان بۆ بڵێ ئەی خێنە بەرنامەوە بەسەر چاپ کاک جەلالەوەی کە هاکیشی کردمەوەی خۆش بوو کوڕە مەسوول و دوایی بوو بە ڕەفیقی ئەوە بۆ وای کردو بێمە بە برادەرێ دڵی باش بووە دڵی باش ئارە وڵای کاکە ئاوای لێ هاتوو دنیاکە وڵای تر نیانێش کاکە تر نیانش فۆلۆوەرەکان زیاد بێ بە خۆی تر هاکیان کردی دایان خست بۆمان و هەرچی بەرهەمەکانی کاک ئەحمەد شەما هونەرمەندی خوا لێ خۆش بوو ئەوانم هەمووی لە ناو یوتوبادانە بەڕاستیەکەی عنی نیانێژ ئەبێ سە هەم دیسان لە سەرەتاوە هەموو نەگانی کاک مەحموود محەممەد عینەشت ئەبێ هەمووی دانێمەوە عنی ئەوەش کات و ساتێکی زۆر زۆری بەداخۆ عنی ناڵین کەسێک کە پێ خزمەت بە هونەری میلیکە یەکسەر ئەیکوژن ئەوەیە مەسەلەکە دەست و چاو خۆش بێ نمونەت زیاد بێ سەرکەوتوو بی زۆر زۆر سپاس بۆ کاکە گۆرانی ئەزیز بۆ هاوڕێی خۆشەویستمان بە هیوای ئەوەی ئیشەڵات دایشینێتەوە بە قووەتریش ئەبێ ئیشاڵە ئینە گادێکی تۆ کاکاروانیشم دانا کاروان خەباتی نازانم لە سەرتەکی بەمۆیەتی ئەم بەنە گەنجی ماشەڵاو لێبێ سپاس دەکەم ماشەڵا لە ئەزیز شا بەمڕۆ پیری کردومە دەست خۆش بە کاک گۆران گیان زۆر زۆر سپاس دەکەم ڕۆحەکەمی زۆر سپاسانە تۆ برای ئێمەی سەرکەوتوبی ئیشەڵا نمونە و زیاد بێ کاک ئەحمەد با بچین لای گۆرانی بۆیان نووسوینەڵێ گۆرانی
فرسان سفري مردينة درجنا سفري مردينة درجنا لهي الكوتشن كنا ترسم يا حدك أخوام رابينا حدك أخوام رابينا لسردوري وبيوالي دلني يا بدل ملاتا دلني يا بدل ملاتا دلني يا سمكتنياني da 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 ay bona ay dare masmar dime bona ay dare masmar dime ba
بێ دەمە خۆش بێ یاخوا ئەو قوڕگە هەر بمێنێ کاک جەزای گیان دەست خۆشیش بۆ جەناب کاکە ڕەحیم و کاکە ئالان سڵاو ڕێز بۆ بینەری بیسەری و بەرنامەیش کاک محەممە و زۆر دەمێکەیە لەسەر خەتە لە بەریتانیاوە کاکە محەممەد گیان خواتان لێ بران باش شکر برای بەڕێزی بمان بوورە داوای لێبوردنەکەین بەخوا کاگەحمە و گۆرانی ئەوت کاکە جەلاجیان تۆ خۆش سڵاو ڕزمێ بۆ هەرم وتان دەستی کاگەحمەیش خۆش بێ و چای هەمووتان ماچەکەین زۆر زۆر سپاس قوربانە بم کاکە محەممەد گیان بە قوربانم کاکە جەلاجیان بەڕاستی بەنامەکە و زۆر زۆر خۆش کردو بەڕاستی زۆر زۆر سپاس دەکەم چاو و ماجەکەم ئێوە بەڕێزم جا کاک جەلال خۆشی کردو یا من ئەوکەر یەکترین کا خاڵ ئەحمودجیان ماچەکە جوانە نانە شایبیان تۆژەم ڕۆخۆشە کردووە بە تەواوەتی کاکە حەمەدجیان گیان خاڵە جەلال لە خزمەتان چیت هەیە بۆ کاک ئەحمەد دەروێش والله تەنهایی وای سەرکەوتن خوای گەورە تەمەندێش گاوبێمە بێ لە بەڕاستی ئێمە زۆر هەوادارێکی سەر خاڵ ئەحمەدین زۆر سپاس بە قوربانم چاوتان ماچەکەم لێرەوە هەتا ئەوێ ڕێز و سڵاوم هەیە بۆ یەکە بە یەکەتان چاوی یەک بە یەکتان ماچەکەم خاڵ ئەحمە و ئەمان ناسی و هەر کەس و کارمان و باوکمانە و بەڕاستی زۆر پشتی خاڵ ئەحمەدین زۆر خۆشەویستن ئەزیزی منن چاوی منن زۆر سپاس چاوەکەم دەستی خۆش بێ کاکە محەممەدجیان دەست و چاو خۆش بە کاکە حەمەدجیان بە ناوی ڕادیۆی میلی گەڕیانەوە ڕێزمان هەیە بۆ جەنابەت و گیان کاکە جەلاجیان حەزت تا پێشکەشکەین لێرەوە تا کوردستان و سڵاو ڕێزمانێ بۆ هەمووتان لە خزمەتان فەرموو قوربانە بوو شێوەی خەمینم سناسریدا هەر وەک مناڵێ بیانم بگرم بێزارم لە خۆوە هەر وەک فەقیرێک بخالە ناکاوە و بێ کەس کارە خۆوە هەر وەک مارم یامانم نییە بێلا لە خۆوە هەر وەک ئاوەکەی ڕۆڵە ڕووکردە قەرارم نییە هانی دڵم خەمگینە توخوا بێ شێوە ببینە زانە وەختێ لێم دووری شێوەی خەمینم چناشرینە خۆش پێشکەش بێ و چاتان ماچەکەی خۆش بێ کاکە حەمەدجیان دەمە خۆش بێ بای شەڵا بیتەوە بەرنامەیەکیش بۆ تۆکەم چکات دەنگە خۆش لێوە بەرنامەمان بۆ بکەن دەست و چاو خۆش بێ سپاسی کاک محەممەد دەکەم لە بەریتانیاوە ڕێزمانەیە بۆ هەموو کوردانی تاراوگا و بۆ هەموو لەندەن و بێرمیگام و هەر هەمووی هین چی مامەکەی نازانم کوڕم تێکەڵ یەکە خۆشەویستان 1970 سفر حوصو پنجا حوصو 25 ئەمان ئەو کوردە بە ڕێزانەی تاراوگاتوان پەیوەندیمان پێوە بکەن هەر شتێکتان هەیە بۆ کاگەحمە و لە خزمەتان هابیت کاگەحمە و ئەڵێ ئەو مەسلەی ڕۆنە ڕەشە چییە کە ڕژاوە بە کڵاشەکە ئێوە حاڵێ ئەمەتە کاک گۆرانەوە بزانم کاکەوە تاقن دەمێکە و کاتێک کە ئاهەنگی زەواجمانە کرد باش ئەمون گۆڕی بوو کڵاش و جل و ئەمنی هیوایەتم جلی کوردی و ئەوشتانێ لای حەزم لە تێروتوریش هەیە تەبان لە هەموو جۆرەکانی باش لای ئاشی گاورەکە هەیە لە خوارژێ پردەکە و لەوێ نازم بۆچی چوون بۆ ئەوێ بایەقێک لەوێ بوو بایە ئەوەی کە ئەرزاقی ماڵان تەوزیعەکە ئاوا ڕۆیشتم بەرەو لای برادەرێ دوکانی هەیە لەوێ ئافرەتێکی شاو ڕۆن و برنج و ئەوانەی پێبوو باش کلاشی تازە و جلی تازە و هەڵا 2 مەتری مابوو بۆ لای من لەگەڵ یەک سەرسمیە
قوربان لە نووشی کلاشکۆ تا تەوقی سەرم کردی بەڕۆن بەکەم پێوەش نایە سواری تەکسی تەواوتر باش شوێنێک کارۆژێک جێگە دەرەچوو ئەمینی ئەفلەم کاردۆنەکەی تەوری بوو ئافرەتەکە ئەوە گوناه بوو بەزەین پێ هاتوتی وەڵا هەتی و باریشم ئەمانە هێتی دەکە چی بکەم قوڕی دنیا بکەم بەسەرم وەرە با بۆ بکڕمەوانی کاک جەزا ئەگەر ئەو پەیوەندی وەرگرم دوای بچینە لای ئەبێ ببوورە کاک جەزا کاک بەختەوەر لە بەریتانیاوە بەس بیرە نەچە کاک جەزا کاکە بەختەوەر بە قوربانە بم چاو ماجەکەم حب و خۆشەویستیمانێ بۆتم کاک جەلالجیا دەستە ماجەکەم سپاس دەکەم زۆر مەمنونم سڵاو و ڕێزیش بۆ کاک ئەحمەد دەروێشی خۆشەویست چاو ماشەکە نەزیزم سپاس دەکەم بۆ خاڵە جەزای ساس بۆ کاگا ڕەحیم کاگالان ژی ڕۆحەکەم لە ئەوەڵا خەریب و کاک ئەحمەد تووڕەکەوتی ئەی من بۆ کاکە آخر وتی ئەی من بۆ هەر جەلال بەتەنیا بەس باش بوو ئافرم ڕیزی پیاگرت ناکەم نەبێ بەخواک و تەعزیبە چۆنەتی سڵاوەکەی بە هەمویان زۆر سپاس دەکەین کاکە بەختەوەرجیان تۆ برای ئێمەی کاک جەلال بەخوا حویست پێش تایبەتمانێوە بە قوربانە ماشەڵڵا ڕادووی گەڕێمە تووە جوانە زۆر سپاس چاوتان جوانە منیش بچووکیتانەکەم لە خزمەتانام حتاوەکو پێم بکرێ قەناعەتێ برادەرێک مەبوو نیە سێ دەسێ و بەرنامەی تۆ کاگۆرانی زمانی گرتووە قاوی کە دانیشە یاری باسی نەڕۆدارەکە بەڵێ لە خزمەتان هابم بەسەر هەردوو چاوم هەتا پێم بکرێ لەگەڵ کاک جەزایە لە خزمەتان هابی قوربانێ بم وەڵی کاگانی کەس تەلەفۆنەکە کاکە بەزانێ وەڵی سڵاومێ کاکە ئێمە داواکاری بە قورعان 500 تەلەفۆنم کردو بە قورعان لۆردمان لەسەر داوای لێبوردنەکەین یەک ڕقەمیشمانەیە بۆ جەنابتان ئەوە بە تەمامی شەڵا کاک جەزاوای ساپیشمان بۆ هینکەی بۆ جێبەجێکە ڕاستەکەی وەڵا جاوەڵی داواکارێکمان لە کاک ئەحمەدی خۆشەویستێ گۆرانێکی حاوێخانەیە بۆمان بڵێ بە قورعان سوپاسەکەی بەس بیری نەچێ نانە دەست و چاو خۆش بە کاکە بەختەوەر چیتر هەیە لە خزمەتای وەڵا ڕێز و خۆشەویستیمان بۆی گوڵەیە زۆر سپاس بۆ تۆی گوڵی ئێمەش ڕێزمان هەیە بۆ تەواوی کوردانی بەریتانیا قوربان تام چاویەکێکتان ڕێز و حرمەتمان هەیە زۆر سپاس دەکەین تۆ برای ئێمەی چاو ماجەکەم کاک جەزا با بچینە لای ئەو مەوزوعی تۆ باش نانە سەریعی چی پەلە چییە برا حەزمان لە گۆرانیەکانە کاکداوانە بچینەوە لای گۆرانی شا بە طبیعەتی خۆی گەل لە ڕۆژێکا سێ جار خالیدی خۆمان خالیدی کەسوم سەلامی لێ بکرد ئەتیادی یا چاقۆی بۆ دەرێنێ سێ جار لەسەری کاکە خۆی هەری وەڵی سەلام کرد هەفتە یەک جار لە دقیقا 10 وای لێکەیت ئەمیش ئاخیرا لەباتی جواب باتەوە نیا لە سەر ڕاویشێنن بەڵا ڕۆژەکەن وار ڕێکەوت خوافیکە کاخایت باوشی ئەمری خۆی کرد ئەمە چین بۆ تازەکە بێکەوەگە شابە من بۆ نێکبەتی لە تەنیشتی مۆدە کاکە ماخۆلە تو ئەو خوایە لەگەڵ هەرچی میوانێکە بەمنەوت بەخێربی لە ڕێزی پێشەوە دانیشتم وڵای هەفتەی یەک جار سەلام کرد خۆش و تاوا نەکەم پێشەوە من بەس بۆ یەک دوو فاتحە دانیشتم دوای چوم لای کاخایی دەوەستام کاخالید هەچ کەسێ ناهات نەڵێن فاتحە هەموو جارێ بە خەڵکەکەی بەخێوانێوت بەخێر بەمنیشی و ڕۆژیشتی بەپا لەدا قاوەتی کاکە مردوەکە شێخ عافوی نەکەوە ئەو بڕۆشتە هەردوو چاوی کاخالیدی کەرسوم ماجەکەم برای ئەزیز ڕێزمان هەیە منیژە تەعزیە لێ یاوێکی زۆر خۆشەویست و ئازیزە کاکەریدنیشی تووڕەکە کاکەیان کاک ئەرکان لە بەریتانیا بە ئەم پەیوەندیش وەرگرم یەکسەر چین لای گۆرانی کاگە کاگەرکان گیان سڵاو لە کاکە جەلالی خۆشەویست سڵاو لە جەنابی ش خاوەن ڕێزی مەمنونم ڕێزم هەیە بۆ میوانەکەتان بۆ کاک ئەحمەد چاوی ماچەکەم زۆر سپاس ئەزیزم خۆشەویستی بەڕاستی ساوتێکی تایبەت هەیە و هیوای تەمان درێژیت بۆ خۆشەویستی ئەزیزم سپاست دەکەم خۆش قوربانم چاوت ماچەکەم هیوادارم لە بەسەراتی خۆش بێبەشمان نەکەن و گۆرانی خۆشمان پێشکەشکەن ئەمڕۆ بەسەر گلێنەی دیەم بەسەر چاوی ئیشەڵڵا چاوت خۆش بێر حەزم کرد پەیوەندیتان پێوە بکەم و هیوای تەمەند درێژی بەرنامەکەتان و خۆتان بۆ خوازم زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکە ڕێز و سڵاوی تایبەتم هەیە بۆ جەنابتان و بۆ هەموو کوردانی بەریتانی خوا لەگەڵ بێ بەسەر با بچینە لای گۆرانی حەبەی خان وایە لە بەرنامەیانە بۆ زۆرم بەدڵە بەخوایە دنیا خەڵکی بچین
حبيبة توبكم حبيبة يا نقر فيها وستيت بدلمبو قربي وستيت بدلمبو برسينا وربي بيدا ديدا 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 اي 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 حبيبم وي وي حبيبم دل برين دار فيها تبيبم حبيبم وي وي حبيبم دل برين دار فيها تبيبم مماتيني ورازيم مماتيني ورازيم خوايا بك نسيبم خوايا بك نسيبم شەوکێڵ بە خێرەیتەوە بۆ خاتی حاجی کاگەحمەی شێخ سەلامە یاخوا ئەو دەمە خۆش بە کاگەحمە ئەمە یەک مەلاحەزە لەسەر ئەم گۆرانیە ئەمە هیچێ با بڵێن یا واللهی ڕاستیەکەی کە من 2010 وتومە هەڵبەتە و هونەرمەندانی تر زۆر وتوێتیەوە بەڵێ بەڵام ئەو کاتێک کە من وتم نازانم کاک جەزا ئەگەر باشتر بزانێت چێ وتوێتی لە بیدایەتە لە ئەساسە
هیچ سەڵات داودێن ڕەحمەت هی سەڵات حسن علی جوتێتی ئەو دوانە وتوانە بەڵام بە بۆچوونی من ئازەریە بە بۆچوونی خۆم ئاوازەکەی ئازەریە بەڵێ خۆ زۆرمان هەیە تێکەڵە لەگەڵ ئازەریە با زۆر گۆرانیمان هەیە منش بەدەنگی ئەو دوانە بەڵام زیاتر من ئەو کاتێک کەوتم وەڵاهی تر ئەوە بوو کە هاتنە و بەس بە حەقەت ئەم خۆشیە زۆر جارێک گۆرانی گەڵێتەوە پێشتر وتراوە بەزە دەمی تۆ زیادە خۆشەویست من ئەو کاتێک کەوتم بەڕاستی ئەمە گۆرانێکی زۆر خۆش و بەلامەوانێ وەک زیروکردنەوەیەک بەڕاستی وە بە حەقەت خۆش بوو زۆریش خۆش بوو زۆر دانیشتنیشانی تەڵەباتی زۆر لەسرە بەڵێ وایە لەگەڵ خۆشمان چەند جار هەر یەکسەر داوایان لێ کردو تۆش جوان ئەدایەکەیت و چاکیشێڵە یاخوا دەمە خۆش بێت تاوان شا لەو مابینی گۆرانی تو یەخشتم بیر کەوتەوە مەلایاسینی خۆمان مەلایاسینی مسەوەر لێرەوە ڕێزم بۆ هەیە تاوان لەگەڵ کاکجەزا و کاگورهانە دانویان ناکوڵێن تێگەیەوە پێویست لەم ئێوارانەیە سێ چوار نەوع میوەی کردووە علاگەیەکی گەورەوە با بڵێن ڕەحی مەزانە لەسەر کورسەکە دایناب منیش بە بناری مامەسا برایم وتم سپاس دەکەم ئەو کامێرانە کوژێنیتەوە آخر کامێرەی دوکانەکەی منیش لای بنارە وتی بکەت نەنێتەوە تۆ هەقە نەبێ یەک دەقەبی کوژێنەرەوە وەڵا کامێرەکەی کوژانەوە هەستام لە دەرەوە نەختێ مەقە باشڕ و ئاها هینی نایلۆن هەیە هەنا لای ئەو کوڕە قاوەچیەکە با بڵێن دوودانم لەو وەرگرت و جوان بەقەر حەجمی علاقەی خۆی بۆم خستە شوێنی علاگە میوەکەم هێنا تم بنارجان هەڵی کەرەوە ئاینی علاگە ئیتر ئێوارە کە ڕۆشتمەوە خۆ من پێیان وتبوو میوەشت بێنەرەوە تاقەتێک دابەزیت و بیکڕۆ ئەوەی ناوێت ماڵی مەلاسی ناوابێ بردمەوە بۆ ماڵەوە وەڵا ئەوم نەزانی یەک تەلەفۆنی بۆ کردم دەوروبەری دوای بانگیشەوە وتی بە قوربانی چاوە بن جا زۆر خۆش قساکە ئەگەر تۆی بڵێ منم ئەگەر تۆژنی قبولی ناکەم تم جا قبولی ناکە چیەکەی وتی کامێرەکان لێاوەتەوە هیچ دەرنەچووە لە کامێرەشا دەرنەچووە وتم بۆ وتی بە قوربانی چاوم دوو هەناری نایلۆن بە مەقە باشە ڕووهینی تایە من دنیای میوەم کڕیوە چون بۆ کابرای عەرەبانە چی وتم کاکە من مەقەبام لەکوێ بوو برا من میوە نییە من میوەم ماویتێ جا ئێستا ژۆر کەشفم کرد کاکە مەلاگیان ڕێزم بۆی هەیە بەتەئکید طبعا یەک دقە بمبورە طبعا کاک جەزا من خۆ دەزانین تۆزە کەتن چیم شەوێک هەموو بازاڕەکەمان شۆر دووکانەکەی مەلاش جوان پاک شۆردمان لە کاتی کارەباکوژان نایەک چنگ هەنارم پێ بوو هەڵە مایە ناو دوکانەکەیەوە ئەها لەو کاتەیە کە ئاوە چەند جۆڤەرەکە ئاوا لێ ناکە من چنگە هەنارم کردە ئەو دیوە درگاکەی داخست و ئیتر تەبان بەیەکەوە بازارمان داخستەوە خوا حافیز بەیانی هاتبوو ئاوا عەبەسا بوو ئەیوو بە مامەنۆری و ئەنۆر ئەم دوکانی من ژنەوەکەی تایە ئەی بابە وەڵڵا شەو جەلالم لەگەڵا بوو سوێن بەخوا بەدەستی خۆم ئاوا بینەکەم دایەوەتەوە ئەی باشە ئەمە لەکوێەوە وەڵای تر دوایی بە کاگەنۆرم بوو کاکە هاو بۆم بە چاقۆی گەزەکەی اسماعیلەوە تۆ عیب ناکەوتم بابە من نەبووم جاران خەڵک دوکاناری داما ئەو تیپانە بە هەزار حاڵ تا پارەیەوەمان کۆ کردەوە نووسی تیپی مۆسیقای چۆپی بەیانی هاتن ئەم و یەک دوو برادەریتر جەمالی برای خواعافریکا بە جێزانیە نقطەکانیان نەپەڕانە بوو بە تیپ مۆسیقای حۆپی ئەو وەفایە بوو بە مۆمایی کورە بە خاتری خۆ هەت دو ساعت پەڕ لە خەتا دێتایە بۆ دەبێتەوە خۆ نقطەکانیان لێ کردەوە بەقورئان بەختیار لەو دیوە نووسی بووی کارەبا بڕاب بە یەک لەحزە بم کوژانەوە لەو دیوە نووسی بدوی بۆ خاتری ئەو خوا و پێغەمبەرەمە لەکوێوە کوژانتانەوە کاک جەعفەر لە سلێمانیەوە کاک جەعفەر گیان بمان بوورە دەمێکەیە لەسەر خەتی گوێمێرە دێ فریە گوێمێرە سڵاوتان لێ بێت کاک جەعفەر جەلالی جەنابتی بەڵێ بەخێر بێی بابە براجان لە چیانی وچۆن قوربانم مامە جەعفەر میوانە بەڕێزەتان دەکەم بە عام لە تۆ هەتا کاک ئەحمەد کاک جەزا ئەو دوو برادەرە خۆشەویستە کاک جەلاجان دەستان خۆشە بەڵام من پرسیارێتەوەکەم بەس وەکو خۆی بۆمان بجێرەوە هەفتەکەی کە 20 دقە بۆ چارە چێ ڕادێ وەستا تۆتی چی بەس ڕاست شوێتۆ جاری وایە کە ئەوەسێ شانسەکەی من ئاوایە و چی بکەمەوە دەستی ئەمە وایە بەس بەڕاستی ئەزانی بە حکمیەوەی کە من تۆزە عەسەبیم و لەسەر خۆم نامێنم تۆزە لەواچێ ئەو نا
بەس تۆزە ڕقم لێ هەڵگیرابێ بەس من ئەزانم کاکجەزا دڵێکی پێوەیە حەلی نییە چکە ئەوەی کاکجەزا لە منی قبولەکە بەڕاستی کەس لە کەسی قبول ناکرێن جارزانە تەبیعەتم چۆنە بیلفعل وتم کاکە بۆ لە کاتی من ئاوەستێ بەس با ئەمە من تێ بگەم ئەوە دەستی لە پشتەوە بەڵێ دوسێ کەرە دیگەش وتوتە دەستی لە پشتەوە وەڵای شانسەکە وایە کاک جەلاجان ئێستا نەسەود نەسوورە هیچی عیبی نییە ئێستا کاک جعفەر من ئەم مەوزوعە تێ ناگەم یعنی تۆ ئینەیەکی چیایە تۆ بۆچی ئەزاینەکە چیە بۆچی ئەم هەمووقینە بە خەڵگە جێڕیتەوە واوا نقطەیە لەسەری بۆ نقطەیە لەسەر خۆ نەجێڕینەوە ئێمە لە خزمەتانام ئێوە بەساقم دەستخۆشی لە کاک ئەحمەدەکەم بە جدی سەوتێکی پێوەیە جارێ ئەو گۆرانەی کە 23 پێرار بوو لە سنووسێنان کە من گوڵە بە ڕۆژەمە خات لە دوا سەلام نییە پێی نەوتی بێتە مەمە تۆی جعفەر جەلالی وەڵڵی کاکە بۆ برادەرەمە چیە لە دوا دەستی کردە بە گوڵە بە ڕۆژە خواردن وەڵی کاکە ئیشەکەی من ئەوە بوو تر نەزاویشەکەی تووتیە قەینا حەزی لە گوڵە بە کاک ئەحمەد جان ئیشەکەی من ئاوا بووە دیای ئیشەکەی ئەوە باشتر خواردن نییە کاکە والله هذا أول كل ذيك أول كان والله إيشنا وايد دستان خوش بزاف صار زور سپاس بۆ کاکە جعفەر تۆ برای ئێمەی چاوی دیوان سەرکەوتنتان بۆ دەخوازم یاددارم کاک ئەحمەدیش تەندروستی زۆر باشتر بێت چەنە بخۆ باشتر بەس داواکەم لەخوا تەندروستی لەبەرەوەی دەنگێکی پێ بەجددی هەموو کەسێک ئێستا من لە سارا بووم کە جۆم لێ بوو لەوەڵ بەرنامە وەستاومە تا ئێستا دەستان خۆش بە زۆر سپاس کاک جعفەر سەوت باشە ئەمڕۆ بەس بۆ ئەوە ناکە من تووڕە نەبم تخوا ڕاست قبری باوکم کاک جەلال عیف خەلەل لە چاما بێت لەو سەوت و سوورەیان نییە ئەتر مەڵێ تەواو شانسەکە وایە دەست خۆش بێ کاک جعفەر دەستان خۆش جەناب دەخوازم ئوستافە بەڕێزەی ئێوەش من لەگەڵ سەوت باش مسافە بم جا شەهاب دوور و درێژ یەکەینەوە تخوا پەلەپەلم لێمەکە کاک ئەحمەد پیاوی چابە پێنج مانگە بەتەمایان بەرنامە کاکە مەلا لە هینەکەی خەوتە بوو لە ناو بازاڕەکە دووم کە بەرەی دانا بوو خەوتە بوو تاوان کاروان خەباتی مەزان ئاوا فەقیرە و دڵکزی سەروریە تەلەفۆنی بۆ کردم وتی جەلال لەکوێ وتم لە ماڵەوە وتی کاکە مەلا خەوتووە کارە باش نییە وتم کە چاکە وتم بڕۆ لای سوورە یەک سوورە حیسە وەڵاو بێنە کە شک ناباتە تۆ پیای کە و ئەتە خۆ دەزانی جا ئەو کاتە من لە دوکانەکەی خالیا بوو کۆنەکەی تۆ خۆ ئاگای لێ ئەو بێویژدانە ڕێک کەڕاو هاوین بوو لە هینەکەی خەوت بوو کە پیای کرده بوو و مەلایەسین بە پشتی بازاڕەکەەوە ئاوا هاو بە بەردەمی کاکجەزا و کردێکی هۆنگەی بەدە تبووی جەلال بگرن بە قورعان لە ماڵم کاکە مەلا بە سوێن و بە قورعان ئاوا ڕێک لایفم بۆ کردەوەتم کاکە لەکوێ نەزانی چۆنە کاک جەلال چکە ئەوەنە کەتن کردووە ئەوەنە مشکلەکە هەرچی کەسێکی تریش بکار شکەکە لەسەر تۆ من قەنەمە بەرنامەوە بیرەوەری خۆش بژێرمەوە بەرنامەکەی من شتێمایی تیانێ بەڵام مەمڕۆ فرسەتە بە من ژێک دوشتم پێ باسی وەڵا لە خزمەتان لە گوزەرای بەیەکەوە ئەوەنەمان گۆڵمە زێ بەرامبەر یەکتری تەوابوونی نیە خاصان بەرامبەری ئەو جەماعەتی کامەڵێ بەڵام بەرامبەری منیش کردوانە بۆ نەکبەتی بە هەزا قوربەسەری باسی ساڵی نەوەتەکان داگوون سیارەیەکم کڕی دوو دەرگای هەبوو لە بۆقیەش و بۆقیش نەبوو نەسڕێک بوو کڕین بە 1500 ناری سویسری لای دەرگای مزگەوتەکەەوە دام نابوو بە حەقی قورعان لێرەوە زانی تاشوێت تا سەرچنا دووە بە دوو جا بۆ سایتە دوو دەباوم پێ بدەم من سیارەکە هەڵدایە و ئاوە تێکدەوە حەماوی بەرزەبە بۆ تۆزە کەچی هەتا هاتمەوە ماستاوی لەسەر هەتا هاتمەوە عادەت چوو بوو بۆیە خۆفڵچەی کردی بلێن و سیولست سیاحەوە سەفەر بەیروت لوبنان باوکە ڕۆبە فڵچان بە بۆ یاخی فڵچان هەتا پێم زانی وەڵحاسس زۆرشم لێ پاڕایە چکە سیاری بە حیاتی سیارەیان کەسمان سیارەمان نەبوو عیب نەبوو لێم پاڕایەتی با ئەمنی ڕێ پۆست دێبن بۆ ساریجی بۆ مەتەعامشکار بۆ ناخواردن جەنا مەتەعامشکارش دەچێتەوە بنی دنیاە ئێوەتە مەڵا سوار بن وڵا عادل لە پێشەوە سوار بوتی بەخوا هاوبەش خۆ زانین چەند زلیشە لە دواوە جێ نابێتەوە چکە وا کوشتنەکە لا بردان جاف شوایەتە هاوبەشی خستە دوا ئەو لە پێشەوە سوار بوو لە لای هینەوە ڕۆشتینە خوارەوە کاتە باخی گشتی بۆیە چوویتە خوارەوە بەرەو پاڵاس نەگە ئێستا سەرەکەوێ ئەو جادێ چووینە خوارەوە سیارە سوکانی تیانەما لە باتی ئەوەسمان پێچکەینەوە بەرەو ئەو لابڕین بەرەو ساڵەکە ئاوا ڕووی کردە مروروشتەکە و ێستا ئستۆپم کرد میلیۆنیە نەنوان زای تەقین وشتوێ تۆسێکە لێ دابەزیم خۆشم زای عادل یارمەتیمە پاڵە چپیۆنم بیخەوەەوە دابەزیتی با بە حیامان چ منە ڕۆک تەسێکی گر ڕۆژێشت شابیش جارێک بەداگە خۆی لای بزان شاب چی بەرە ئەی ئەوی ترشی بوو مامە جەزا شەوی یەکی یەک بوو ئتر کیاکەم پێ بوو لەم
بەس مۆدیل کۆن بوو زۆر هین نەبوو بەڵێ هەنیم بۆ گەراج لای خۆمانەوە وەستانم عیبی نەبوو حتای عیبی نەبوو منیژە بە شەو دوسێ فاسیلەمەیە شەوی یەکی یەکە باش ئەمەشیان هەن ناوە پەمپیانەوە بێ سەرکاتە سەریم ئاک بەراڕۆ جەنەرجیان خخوای چوومە سەر سیارە دەمەوێتم هەتا چوم خۆمە شۆم و خۆمە گۆڕم و خۆی نەکەم پێمەچێ باش هەڵاوا لە سلفی سیارەکەم کەس دەماڵ نەجارێ یەکسەر وارووە بێ ئاخر خۆی هانیم عیبی نەبوو وەڵامیش دارێ لە دوای سیارەکە هەبوو کەوتمە ئەو مەچینەیەوانێ ئەوەی ساغ بوو فلۆپیە ملۆپیە سەرکەرە سەری کە چوومم بوتم باوکە ڕۆمزانەی ئەحمەد سەنگاویۆڵم باشتیوە وا پەس ببوون جەلال هەرچیشتی تیا بوو هەر و مار و نازانشکان برادێکی لێ بوو لەسەر و لای خۆمانەوانە فیتەر بوو تیەوەچی وتم کاکە هێنامە ئایبینێ ئیشناک ئیسە ئیشناکوتی کاکەەوە لێمەکە بۆ خاتی خوا بەیانەکەی چوومەوە خۆیان ڕایان کێشاوڵە ماڵیان ناوابێ ماڵیان ناوە باشە بەیانی چوتم ماڵە وای 150 دلار دەشتی زەرری لە خۆتدا یاخوا دەمتان خۆش بێ بەڕاستی بەرنمەیەکی زۆر خۆشە وەکو وتم کاک ئەحمەد با جارە بچینە لای گۆرانیەک و دوایە چینەوە لای مەوزوع کاک جەزا بمان بورن کارەبا نابڕێ ئیشکالمان نییە زۆر چاکە با بڕۆ
یاخوا دەمە خۆش بێ چاک جوڵ ئیشتان نییە زۆر بێتاقەت بووم کاک دانیشە کاکە تۆ یەک دقە ماومە بۆستە چاوەڕێمەکەن برا زۆر بێتاقەتم کابێ بە دەوڵی کاکە جەزا یاخوا دەستی تۆش خۆش بێ دەستان خۆش سپاس بۆ کاکە ڕەحیم سپاس بۆ کاکە ئالا نمونەتان زۆر بێ ئازیزان و خۆشەویستان و بەڕێزان چیکە زۆر زۆر سپاس بۆ برای بەڕێزم کاک دابان زۆر زۆر سپاس بۆ کاک محەممەد تارق دەستخۆشیان لێکن هەردوو چا خۆشەویستانەمەوێ
ڕۆژی چوارشەمە کاتژمێر چواری ئێوارە ڕاستەوخۆ لەگەڵ هەردوو هونەرمەند کاک ئارام شارەوانی و کاک بڕیارتەلانی یەمەوە خزمەتان هەراوە بە ئالەتی سونیەتی کاکە ئالان دەسوچاوی خۆش بە ئیشەڵا هەر لە خزمەتی یابین ڕۆژی چوارشەمە نانەوتی لە خزمەتمان لە خزمەتمان کوورە خۆ من هەمووی فشتیاتە بەرنامەکەم کاک ئەحمەد ئەخیر شتە چیت هەیە بۆ ڕادیۆی گەڕیان بۆ جەلال گۆڵەی بۆ جەزای ساس من پێشەکی سڵاو و ڕێز خۆشەویستیم بۆ بینەر و بیسەری ئەو بەرنمەیە چاویان ماجەکەم هی کوردستان و هی دەرەوەی کوردستان حرمەت و ڕێزم هەیە بۆ هەر هەمویان چاویان ماجەکەم دەستخۆشی لە بەڕێستانەکەم بەڕاستی ڕادیۆی گەڕیان ماڵی هونەرمەندانە خزمەتێکی زۆر جوان بە هونەرمەندان ئەکا جێی دەستخۆشیە هەموو کات وتومە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ کەوا هەموو لە هەموو چین و توێژەکانی هونەرمەندان بەسەر ئەکەنەوە دەستخۆشی لە برایانی کۆنتترۆل و لە جەنابتان و لە پێشکەشکاری بەرنمەکە و جەنابت و ئەو مۆزیک ژەنانە و هەموو مۆزیک ژەنەکانی ترکە لێرە بەشدارە بن چاویان ماجەکەم و هیوای تەمەندرێژیان بۆ خوازم هیوادارم بەردەوام من بەقەی گۆیژە و گڵەزەردە سپاس دەکەم لێش تێر نابم بەڵام ئاگام لێ ئەم شەو لە شوێنە بووی هیلاکیان کردو بەشی خۆش و گۆرانی بۆ پچڕین ئەمڕۆ زۆر سپاس دەکەم 100 جاری تر سپاسی کاک جەزای سازەکەم کە ئەمڕۆ ئەزیێتێکی زۆری لەگەڵ ئێمە کێشا وابزانم دنیای مۆعیدی شوێ بوو لەبەر من زۆر سپاس دەکەم هەمووی تاخیرجان کاکە ئالان خۆشەویستان وەکو عرضم کردن من یەکشەمان بەرنامەم هەیە بەس لەبەرەوەی زەختێکی زۆرم لەسەر ئەو هونەرمەندانە ئەمەوێت دڵیان لێم نێشێ وەکو وتمان ڕۆژی چوارشەمە ئێمە خزمەتان لەگەڵ کاک بڕیارتەلانی و کاکە ئارام کوردستانێکی ئارام سلێمانیەکی خۆش چاوتان لەسەر پەیجی ڕادیۆی میلی گەڕیان بێ چاوتان لەسەر تەلەڤیزۆنەکەمان بێ کە گەڕیان ئێژدیە لە خزمەتان ئابین داوای لێبوردنەکەم خەجاڵەتم ئەگەر گوشەیەکی نەشیا و یا قسەیەکم کردبێ داوای لێبوردنەکەم وەک جەلال گۆڵەیی هەتا پێم بکرێ و هەرچێکم پێ بکرێ من خزمەتکاریتانەکەم و لە خزمەتان نابم ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو کوردانی تاراوگا بۆ هەر چوار پارچەکەی کوردستان کاتێکی خۆش هەتا چوارشەمە بەخوای گەورەتان ئەسپێرم و خواتان لەگەڵ بێ و خوا حافیز خوا حافیز ڕادیۆی میلی گەڕیان دەنگی زوڵاڵی هونەرمەندان